بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بەڕێزان و خۆشەویستانم، لە کۆتان نەفەسەکانی مانگی پیرۆزی ڕەمەزانە و لە سەروەختی ماڵئاواییکردنە لەم مانگە پڕخێر و بەرەکەت و پڕچێژ و نیعمەتە، سەرەتا ئەمەوێت ئەوەتان عەرزکەم هەر کارێک نەگەڕێتەوە دەستی عولەما و ئەهلی اختصاصی خۆی سەرگەردانی بە دوای خۆی ئەهێنێت. ئەمڕۆ چەند کەسێک تەلەفۆنیان بۆ کردم کە ڕۆژویان شکاندووە لەسەرەوەی کە گرتەیەکی ڤیدۆیان بینیوە کە گوایە عەلە ئەساس لە شوێنێک لە کوردستان مانگ بینراوە، کە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە. کەسی موسڵمان بە دوای ڤیدۆیەک و بە دوای شتێکا بڕوا کە ئەهلی اختصاص و ئەهلی علم قسەیەکیان لەسەر نەکردبێ، خۆی بۆ خۆی مفتی خۆی بێ. بڕواکەن ئەم مەسەلەی ئێستا ئەو دۆسانەی کە ڕۆژویان شکاندووە و عەرزی هەموویانم کردووە کە واجبە لە سەریانە بێ قەزای ڕۆژەکەیان بکەنەوە تا ئێوارەش هیچ نەخۆن حورمەتەن بۆ مانگی ڕەمەزان. جهەتە فقهیەکەی با بڵێن فتوا فقهیەکەی بەو کەیفیەتەیە. زۆرێک لە فتواکان لە کوردستانە ئەدرێن ئەبەو کەیفیەتە سەقەتی و ناڕێکیان تێیە. بڕوا ئەکەن کە لە دەستنوێژەوە ئەگریت هەتا ئەگاتە مەسەلەی تەلاق و نیکاح و میرات و خەڵکێک اختصاصی نەبێ قسەی تیا کە خەڵک بە هەدەرە ئەبە. ئاسەری ئەو هەموو بەلبەلەیەکەن لە مانگی ڕەمەزانە ئایا سەرفیترە بە خواردن ئەدرێیا بە پارە، بینەما ئەمە شتێکە فوقەها و عولەما باسییان کردووە بە درێژی، بەیانیان کردووە کە هەردووکی دروستە و ڕەئیش هەیە لەناو عولەمای ئەڵێ تەنها خواردن دروستە. ئەوانە هیچ نابنە جێگەی موشکیلەیەک لەناو موسڵمانانە. بە سیاسیکردنی فقه زۆر خەتەرێکی گەورەیە. ئەبێ ئینسانی موسڵمان زۆر هوشیار بێ، دائیمە شوێن عامەتی موسڵمانان کەوە قەت زەرەر ناکەیت و دینە سەلامەتە بێ. لە کۆتایی ئەم مانگە پیرۆزە ئەمەوێ چۆن ڕەب العالەمین یاسا بۆ ئێمەدا ئەڕێژێ کاتێککە لێبوویتەوە وئیذا فەرەغتە فەنسەب، کە لێبوویتەوە دەستکەرەوە بەکارکردن وەستانت نییە. ئەمەوێ لە خزمەتانە باسی ئەو بکەم کۆمەڵگا ئەبێتە دوو بەش، بەشێکی پێوترێت داعی و بانخواز، بەشێکیش پێوترێت مەدعو بانکراو. بەشکردنی کۆمەڵگەی موسڵمانان بە ئەوەی کە بەشێکی کافرە و بەشێکی موسڵمانە، ئەوە فکرەی ئەهلی علم نییە، بەڵکو دابەشکردنی ئەو مەنتیقانەی کە بەتابەتی ئوممەی ئیسلامی تایە بەرپا بوو و دەسەڵاتیە بۆ ڕۆژێک لە ڕۆژان بەسەریە، ئەڵێن دابەشکردنی کۆمەڵگا بەسەر دوو بەشە ئەکرێ. بەشێکی بانخوازە و داعیە و لە پێناوی خوایە پەیامەکانی خوا ئەگەیەنێ، بەشێکیشی مەدعووە بانگ ئەکرێ بۆ پەیامەکانی خوا. خوا جەل جەلالوه لە قورئانە ئەفەرمێ: ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. کێ هەیە باشترین قسەیەکی لەم قسە زیاتر کردبێ کە داعوە بانگەوازی کردبێ لە پێناوی خوایە، خەڵکێکی بانگ کردبێ بۆ پەیامی شیرینی خوا، یان کردەوەیکی صالحی کردبێ، یان ئەم وشەیە وتبێ وقال إنني من المسلمين. ئەم وشە زۆر گەورەیە. کەسی بانخواز ئەلێرەوە یاسای بۆ دائەنرێ، یاساکەی ئەمەیە خەڵکی بۆ لای وشەی موسڵمان بوون، بۆ لای وشەی ئیسلام ڕائەکێشێ، نەک بۆ لای خۆی.
گرنگە بەلایەوە پەیامەکەی خوا بگە نەک خۆی تەمەنا ئەکا خۆی نەبێ بەڵام پەیامەکەی خوا سەرکەوتە بێ ئەمە ئەساسی دعوە و بانگەوازە لە پێناوی خوایە جەل جەلالوهو لەکوێ دعوە بانگەوازێک ئەمەی تیا بوو ئیلا بەرەکەتدارە بێ و خوا ڕەحمەت و بەزەی خۆی بەسەریادا ئەبارێن ئێمە پێویستمان بەوەیە کە کۆمەڵی یاسا هەیە لە زیهنی گەنجە ئەبێ ڕێکی کەینەوە یەکێک لە یاساکان ئەوەیە کە تووڕەیی خۆمان بەسەر خەڵکی گوناهبار و تاوانبارە نەڕێژین ئێمە ڕقمان لە گوناه هەبێتەوە ڕقمان لە کوفر ئەبێتەوە بەڵام بڕواکەن وەکو موسڵمان ڕقمان لە کافر نابێتەوە ڕقمان لە عاسی و گوناهباریش نابێت ئەوانە مرۆڤن خوا خەڵقی کردوون سەری ئەم مەشهەدەکەن پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە پەنای مامی زۆر دیفاعی لێ کردو ئەبوو طالیب زۆر خزمەتی دعوە و بانگەواز و پێغەمبەری خوای کردووە صلی الله عليه و آله وسلم ئەوێ لە کۆتا ساتەکانی ژیانیە هەر چۆنێ بێ ئەم مامێ ڕاکێشێتەوە لە ڕوایەتێکە هاتوو ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم گوێی خست ئەیزانی مشریکان ناهێڵن گوێی خستە پەنای دەمی ئەبوو طالیب وتی مامە ئێستا کەس ئاگەی لە من و تۆ نییە بچرپێنە بە گوێمە بڵێ لا ئیلاهە ئیلا الله بەس ئەم کەلیمە هەتاوەکو لە بەردەم خۆیان شەفاعەتێ بۆ بکە وێ ڕزگارت بێ سێرکرد لەم ئەخیر لەحظە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم مامی کە کافر ڕقی لێ نابێتەوە بەڵکو ئەوێ هەر چۆنێ بێ هیدایەت وەرگرێ ئێمە ڕقمان لە کوفر ئەبێتەوە ڕقمان لە کافر نابێتەوە بەخوا چی کافری سەرزەوی هەیە ڕقمان لە دانەیەکی نابێتەوە ڕقمان لە کوفرەکەی ئەبێتەوە بۆیە کاری ئێمەی ئیماندار گەنج بە تایبەتی زۆر ئەرکی گران خۆ زۆر ئاسانە بە هەموو عالەم کافر کەیت و تەکفیر و تەفسیق و بە مەیلی خۆت پەرژ و بڵاوکەیتەوە بەبێ زانیاری و زانست بەڵام چەندێک ناڕەحەتە ئینسانی موسڵمان بتوانێت بانگەوازی خەڵکە بۆ ئەم پەیامە شیرینە دین جوانکە لە پێشچاوی خەڵک پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم هەرچی صفاتی کەماڵ و جەماڵەتیایەتی کەچی جاری وایە قسەی پێ ئەوترێ لەبەرچی لەبەر کردەوەی بەدی ئێمەی نازانین پەیامەکەی ئەو بگەێنین جوانی پەیامەکەی ئەو ئەدا بکەین و بیگەێنین جاری وا هەیە مناڵێک ئەڵێ وەڵڵاهی لە ڕقی دایک و باوکم نوێژ ناکەم خۆ ئەم دایک و باوکە چاکەیان بۆ ئەم مناڵیان ئەوێ بەڵام ئەم زمانەی کە لەگەڵیانە بەکارهێناوە زمانێکی نەشیاو بۆ دعوە بانگەواز ئێمە لە دنیامانە بەخوا هیچ عیبمان نییە تۆ تا ئێستا کەسێکتان بینیوە لە بازار بۆ نمونە مۆبایل بفرۆشێ ئەمڕۆ مۆبایل تازە بۆتە شتێکە هەومان لە گیرفانمانەیە هاوارکە لە خەڵک بڵێ ئەوەرە کورە وەرە تۆڵم وەرە مۆبایلە بکڕە دەی وەرە شازی مۆبایل بیکڕە بەخوا بێ بیکڕی هەرێ بیکڕی کەس هەیە ئەوە توخواست بفرۆشێ لە بازارە یەک کەسە بینن ئەوە بێ یعنی سبحان الله لە دنیا چۆن ئێڕازێنینەوە ئەنواع دیعایە و ڕکلام و جوان و ئادەی پیشانی خەڵکی بدەوە هەتاوەکو خەڵک وای لێ خۆی ئەیکڕێ کەستان بینیوە لە بازارە بە زۆر سیارەکەی بدا بە سەر خەڵکە بیفرۆشێ قەت شتی وان نەبووە یا کەسێک بە کەسێک تێ کاکە هەر ئەبێ بیکڕی هەرێ بیکڕی کابرا لێت ناکڕێ والله ئەمە لە بازارە چۆن ئەم مامەڵەیە ئەکەین والله لە ئیسلامیشە ئاو هەیە یعنی جاری وا هەیە ئافرەتێکی بەڕێز دەڵێ مامۆستا وەڵڵاهی گیرم خواردە بەدەست پیاوەکە نوێژ ناکەم ئەم ڕۆژانە پێوتم وتێتی وەڵای لە داخی تۆ هەر نایکەم باشە کچی خۆم چەند جار وتی وەڵای مامۆستا هەموو نوێژێ پێڵم نوێژەکە بکە وتم دەی هەموو نوێژێ ئەو ڕقی لە نوێژە بێت بۆ پێی ئەڵێ ئەی بۆ بەخوا ناڵێ ئەی بۆ دوعای بۆ ناکەی ئەی بۆ نالاڵیتەوە ئەی بۆ نوێژ لە پێشچاوی جوان ناکەی ئەوەندە کردەوەی جوانە کردبێ بزانێ کاریگەری نوێژە لەسەر تۆ تا ئەوش نوێژ لە دڵیا شیرین ببێت بۆ نایە چۆن مۆبایلەکەت بەکارهێنی و پیشانی خەڵکی ئەدەی بەڕامیجەکانی هەتا خەڵک بیکڕێ ئەبەم شێوازە تەعامولکە لەگەڵ هاوسەرەکەتە هاتاوەکو هیدایەت وەرگرێ مناڵەکەت بە هەمان شێواز دراوسەکەت بە هەمان شێواز هاوکارەکەت ڕەفیقەکەت بە هەمان شێواز بیرکەنەوە کوفر هەیە لەسەر زەویە کەسێ بەخۆی بڵێ من خودام كفر لو قولت هرنية ده فرعون الله أنا ربكم الأعلى نكر على إخوان الله من برورد من يوم خلق كردو عليه من أو كاس زور برزو بلندم برسترين كاسكم كيوم دروس كردو خلق كردو ربي يوم برورد قاري يوم
دەی ئەم کوفرە گەورە ئەکا کە ئاسمانەکان ئەخاتە شۆکە کەچی خوا جەلە جەلالوهو ئەفەرمێ بە هاڕون و موسا ئەفەرمێ فەقولا لەه قەولا لەینا لەعەلەه یەتەذەکەڕ ئەو یەخشا بڕۆن قسەیەکی نەرمی لەگەڵاکەن هادیئی لەگەڵاکەن هێمن لەگەڵیا بجۆڵێنەوە پەیامەکەی پێ بگەن بەڵکە هۆشەکاتەوە بەڵگە ئەترسێ ئەگەڕێتەوە. ئەمڕۆیەکی لە کێشەکانمان ئەوەیە بڕواکەن گوێ لە هەندێ وتارەگرم تەسەورەکەم یعنی هەرچی غەزەب و هەرچی قورسی و هەرچی عەزاب و عیقاب و هەموو ئەمانە پیشانی بەرامبەرەکان ئەدرێ. لەسێرکە نوح عەلەیهی سەلام کۆمەڵی یاسا لە داستانی نوحا هەیە عەلەیهی سەلام زۆر گرنگ. یعنی بیرکەنەوە نوح عەلەیهی سەلام ئەفەرمێ ئینی دەعەوت قەومی لەیلا وەنەهارا شەو و ڕۆژ ئەم خستە سەریەک ئەگەڕام بۆ کاتی مناسب بۆی داوە بانگەوازکە. باشە بیرکەوە ئێمە چەند وەڵڵی کورە ماوەساوە دەجار پێم وت بە دەجار مانوو بووی لەیلا وەنەهارا بەو عمرە درێژەی نوحەوە عەلەیهی سەلام مانوو نەبوو. دەی لەگەڵ ئەمە ئەوان چیان نەکرد؟ جعلوا ئەصابعهم پەنجەکان خۆی ئوسبوع هەموو پەنجە ئەکا خۆی ئونمول ئەچێتە ناو گوێ خوا ئەوەندە بە شدەت باسیەکە کە ئەنەمە هەموو پەنجیان ئەوە ئەکرد ئەخەنی بە ناو گوێیانە وی گوێیان لە نوح نەبی عەلەیهی سەلام نەکەر ئەوە وەستەغشەو ثیابەهوم مەخوا جلەکانیشیان ئاوا ئەدا بەسەر خۆیانە بۆ چاویشیان لێ نەبێت لە داخە. دێ ئەوازی لێ هێنان مانوو ئەبوو یەک سەعات یەک لەحزە هەوڵی ئەدا جوهدی ئەکرد بۆ ئەوی دەرفەتێ بدۆزێتەوە و کەلیمەیەکی خێر بدا بە گوێیانە ئیسفادەیەکی لێ بکەن و بگەڕێنەوە. چۆن پەیامەکەی گەیان؟ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا لغفرانی خواوە دەستی پێ کرد. کورە ئیستیغفارکەن با خوا لێتان ببورێ چیتان بۆکە ئەگەر ئیستیغفار نەکەن وتی ئیستیغفار نەکەن ئەتان خاتە ئاگر نا فەرمووی استغفار بکەن و ئەستەغفر الله زۆر بکەن يرسل السماء عليكم مدرارا خوا بەرەکاتی ئاسمان بەسەرتانە ئەبارێنێ ويمددكم بأموال وبنين سبحان الله ئەوەی کە لە دڵی ئینسانە شیرینە ماڵی زۆرتان ئەداتێ ئەولادی زۆرتان ئەداتێ استغفارکەن و ئەستەغفر الله کەن تەوبەکەن بە ئەمانەتان پێ عەتاکە. پێغەمبەرگیان صلی الله عليه وآله وسلم ئوسلوبی دعوەی هەڵی ئەبژار کەسی تایبەت گەنجی ئێمە لە حەڤە ساڵیە ئەڵێن کورە وازی لێ بێنە هێشتا لە دنیا تێنەگەیوە فەقیرە هەتا کولی پێتەواکەنەوێتە 22 ساڵ بەم منهەجە سەقەتەی ئەمڕۆ کە کافر دایناوە ئەمە نە ساڵ ئەم کەسە بخوێنێ ئەگەنە کەسی وا هەیە لەوە ئەچێ هەموو ئەو خوێنەی لە هەرێمی کوردستان ئەکرێ بڕواکەن بای ساڵێک کەسێ شانی پیاکە پیاوانە و مەردانە بەسێت. جاران بۆیە مەداریسی دینی زۆر پێشکەوتوو بوو فەقیه هەبوو بە 2 ساڵ ئەبوو بە مەلا فەقیش هەبوو بە 7 ساڵ ئەبوو بە مەلا هەردووکیان هەرەبوون بە مەلا ئەبوونە عالم بە پێی قووەتی کەسەکە بوو نەک بە پێی ساڵی عمر. کافر و بێدین ئەزانن چی ئەکەن لە ئێمە عمرم یعنی عمری گەنج هەمووی ئەکوژن. ئاسێرکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئیمامی ئەبوبەکری بان کرد وتی وەرە بچۆ بۆ مەدینە دعوەکە نا ئیمامی عومەری بان کرد نا وەڵڵا ئیمامی عوسمانی بان کرد نا مناڵێکی 7 ساڵی بان کرد مصعبی کوڕی عومەیر مناڵێکی 7 ساڵ بیرکەنەوە ئەی مصعب بچۆ بۆ مەدینە وە دعوە بانگەواز بۆ یەثریب. طبعا ئوسەید کاتێکە هات بیستی کە گەنجێک هاتووە و کۆمەڵێک لەگەڵ ڕێککەوتون و ئەمیش گەورەی خەڵکە و مامی ئەمری پێکەوتی بڕۆکاکە دەریکە لەم شارەکە تێکەیە بەسەریەکە زانی وردەوردە داعوە بانگەوازەکە ها زۆر بە تووڕەیی تی ئەم شتانە چییە بڵاوی ئەەکەیت شارەکەمان بۆ بەجێ بێڵە شتێک مەڵێک کە ئێمە ئیزعاجکەیت و بێتاقەتکەی ئەوی زۆر نەرموو لەسەر خۆ تی وەرە گوێم لێ بگرە دانیشین پێکەوە ئەگەر پەیمانێک ئەدەن بە یەکتر ئەگەر قسەکانت بەدڵ بوو ئیمان بێنە و قسەکانە بەدڵ نەبوو ئێرە بەجێ هەڵم ڕازیمە کە ئێرە بەجێ هەڵم و کەلیمەیە ناڵم کە ئێوە عادسکە وتی وەڵایەوە ئینسافێکی زۆر گەورەیە دانیش گوێی لێگرت و ئیمانی هێنا گەڕایەوە بە مامی وتی مامە تۆش بڕۆ وتی بەخوا من گەڕام بە دوایانە ئەوانە زۆر بە گوێم ناکەن ئاتۆش بڕۆ قسەیەکیان بکە عینەن شێواز مامیشی ئیمانی هێنا. ئەم ئوسلوبە بەسیط و سەهل و ئازایانەی مصعب چییە کەوا ئەکات ئەم خەڵکە گەورە ئیمان بێن و پیاوی گەورەی سەرۆک گەورە لە ناو یەثریبە
ئیمان هێن لەسەر دەستی ئەم مناڵە گەنجە لاوە جوان نەحەقی نییەکێ لە مستەشریقەکان ئەڵێ ئێوە تازە مصعبتان نەما مصعبێک بێن و ئەوروپا برن مصعبێک بێنن ئەوروپا برن هەموو ئەوروپا کۆنتڕۆڵەکە ئەم ئەسلوبانەی ئێمە لە تووڕەیی و لە ڕقی و لە توندی و لە دابەزاندنی هەموو شتێکمان بە شێوازێکی ناڕێک بە شێوازێک کە خوا جەل جەلالوهو نایە بەو کەیفیەتە ئەمە وەهای کردەوەتە سەبەبی ئکزی دین لاوازی دین تەسەوورکەن لە ناو کەنەدا و ئەوروپایە خەڵک پەیتا موسڵمان ئەبێ بۆیە کەنەدام ناوهێنا ئێستا ڕێژەی موسڵمانان زۆر بە سەریعی لەوێ دەستی پێکردەوە بە فەزلی خوا دەی لێرە لە لای خۆم گەنجەکەی خۆم لە دەستم دەرەچێ ئەوە هۆکاری چییە؟ هۆکاری ئەم نەزانینی تەعاملکردنەیە ئەم نەزانینی هەڵسوکەوتەیە لەگەڵ یەکترە بۆیە هەر یەکێک لە ئێمە لەگەڵ ئەو کەسەی لەگەڵ ئەو هاوڵەی لەگەڵ ئەو ڕەفیقەی کە بانگەوازی ئەکا ئەبێ وەکو نەخۆش سەیری بکە ئایا مناڵەکەت کە نەخۆش ئەبێت کاتێک کە هەوڵ ئەدەی شروبێکی بدەیتێ ئەو وەری ناگرێت و نایەوێت و دوورەکەوێتەوە لی ئایا چەند جار بە ساخۆ بە قوربانی ئەبیت و هەوڵ ئەدەیت و محاولە ئەکەیت و هەتاوەکو ئەم شروبەی دەرخوارد دەدەیت یان دکتۆرێک چۆن تەعاملەکە لەگەڵ نەخۆشەکانیە هەرێکە بە شێوازی ئەچنە لای دەی باشە ئەم پەیامە شیرینەی خۆش هەر بەم شێوازەیە بێ ئاوا بیگەێنین بڕواکەن گەنجەکان ئەرکێکی زۆر قورس لەسەر شانتان هەیە وە گوناهبارێکی زۆر گەورە لەسەر شانتان هەیە حەزەکەم باسی کەمێک نەوەتەکانتان بۆ بکەم ساڵی 92 لە سلێمانی 5 گەنج پێکەوە سەرمان کرد بە یەک تەسەوورکەن 5 گەنج سپاس بۆ خوا 5یان ئێستا دکتۆرایان هەیە ئەم 5 گەنجە بڕیارماندا هەموو ڕۆژێک کەسێکی نوێ بینە ناو مزگەوتەوە بە هەر 5مان هەوڵمان ئەدا کە کەسێک بینە ناو مزگەوتەوە دواتر بڕیارماندا کارەکە گەورەتر کرد هەر 5مان ئەبێ 5 کەس بێنین بڕوا ئەکەن پێمان زۆر شەرم بوو ئەگەر کەسێکی تازەمان نەبردوێتە ناو مزگەوت بە هەر وەسیلە و شێوازە بێت هەندێک بەهۆی دوو گۆڵی هەندێک بەهۆی تیپی سرود هەندێک یعنی ئەنواع شت بە مێشکی گەنجایەت بڕوا ئەکەن گەنجێکمان ئەبینی دەجار سەلامان لێ ئەکرد ناویمان لە خەڵکە پرسی بە کاک بانگمان ئەکرد ڕێزمان لێ ئەگەر هەتاوکۆمان هێنایە ناو مزگەوت ئەی ئێستا ئەم گەنجانێکە لە مزگەوتە هەن دەستیان کردەوە بە کڵاوی خۆیانەوە با نەیبات و تەواو حەقیان بەسەر هیچ شتێکەوە نیە لە دەرەوە چی ئەگوزەرێ ئەمە زۆر هەڵەیە ئەگەر وا بڕوا مزگەوت خاڵی ئەبێتەوە ئەی گەنج هەر یەکە لە ئێوە مکەلەفە بەوەی بە جوانترین شێواز بانگەوازی خوا بگەێنێتە هاوڵەکانی ڕەفیقەکانی دۆستەکانی هەر یەکێک لە ئێوە قووەتی دین لە گەنجە بۆیە باسی مصعبم بۆ کردن بە 7 ساڵی چاوەڕێ ئەوە مەکە بڵێ وەڵا کولیە تەواو کەم و وردە فێری عیلم بم و ئینجا بلغوا عني ولو آية يك آية پێغەمبەریان صلی الله عليه و سلم ئەفەرمێ لە منەوە بیگەێنە بەخوا جاری وایە لە ڕۆژی قیامەتە بانگت ئەکەن وەرە تۆ بووی بە سەبەبی هیدایەتی ئەم هەمە خەڵکە کوڕ پەروەردگارە من هەر هیچم نەئەزانی نا تۆ ئاەتێکت گەیاندە کەسێک و بوو بە سەبەبی هیدایەتی کەسێک چەندین کەس بە دوای ئەم کەسە هیدایەتیان وەرگرت و هاتن سيري أسلوبي في غمري خواب كان صلى الله عليه وآله وسلم كوتا قسم لخزمتنا أفرمين لغزوي خيبرة طبعا خيبر يهودا كان ناو خيبر زور دولة من بو أصحابيش زور فقير بون لو كاتا حزيان أكر خيبر فتح كان شوكا كالوبالي زور تياو دايكمان عائشة أفرمي والله تيرسكي خومان خرمامان نخور هتاوكو فتح خيبر كرا إنجا تيرسكي خومان خرمامان خور بيركنو أصحاب لجهادا پیغمبری خواه صلی الله علیه و آله وسلم دوری خیبری گرتو قلای خیبر أصحاب أمشتانا بدلیانایت بزن أم أسلوب جواني پیغمبری خواه صلی الله علیه و آله وسلم بور کردنویان چون ئاڵاکەی گر بەدەستیەوە فەرمووی بەیانی ئەم ئاڵای ئەدەم بە کەسێک کە خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ و خوا و پێغەمبەری خوش ئەویان خۆشێ خوا فەتحی ئەم قەڵایە لەسەر دەستی ئەم کەسە ئەکرد ئەصحاب ئەو شەوە هەر هەموو دوعایان ئەکرد ئەپاڕانەوە
خوای ئەو کەسە من بم کە ئامداتێ ئەمەی لە فکریانە بردە دەرەوە کە ماڵ و مادە و با بڵێن کەلوپەلی جوانی ناو خەیبەر ئەمەی لە مێشکیانە بردە ئەیدەم بەدەست کەسێکەوە کە خوا و پێغەمبەری خوای خۆشەوێ ئەوانیش ئەویان خۆشەوێ. ئیمامی عومەر ئەفەرمێ تەئکیدم کە ئیدا بە من دوعام ئەکرد و لە سەفی پێشەوە وەستا بوو. زۆرێک لە ئەصحاب سنگیان دەرپەڕان بۆیە بیانداتێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم سەیری کردن ئیمامی عەلی لێ نەبوو. فەرمووی کوا عەلی؟ فەرموویان چاوی ئێشەکە. ئەفەرمێ کە هێنایان تفی مبارەکی خۆیدا لە چاوەکانی هەردوو چاوی چاک بوونەوە. فەرمووی ئەی عەلی بڕۆ ئەم ئاڵایە هەڵگرە دعوە و بانگەوازیان کە بۆ لای خوا. ئەوانە کافر بوون، بێدین بوون، یەهودی بوون. نەیفەرموو بڕۆ بیان کوژە، فەرمووی دعوە و بانگەوازیان کە بۆ لای خوا و لای ئیسلام. بەخوا ئەی عەلی ئەگەر یەک کەس لەسەر دەستی تۆ هیدایەت وەرگرێ باشترە لە حمر النعم. نعم یعنی باشترە لە باشترین سیارەی ئەمڕۆ. بەخوا ناوەکانیان نازانم، لێکزوز و مێکزوو شتیوە نازانم چی پێڵێن، ڕانجۆڤەر و ئەم بە زمان. مهم باشترین سیارە، گرانبەهاترین سیارە لەو زەمانە وشتری سوور. فەرمووی وشترێکی سوورت بدەنێ بەخوا ئەگەرێکی هیدایەت وەرگرێ لەمە باشتر. نە لە ڕوایەتێکە ئەفەرمێ چی لەسەر زەوی هەیە هەمووی ئەگەر یەک کەس هیدایەت لەسەر دەستی تۆ وەرگرێ بەخوا ئەوە گرانتر و قورستر لای خوا لەسەر هەموو ئەوی لە ناو زەویە هەیە و لەسەر زەوی هەیە. دەی پەیامی پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆ ئێمە گەیاندنی ئەم پەیامە شیرینەی ئەوە، دروستکردنی خۆشەویستی ئەوە لە دڵی خەڵکە، جوان مامەڵەکردنە، نەرمڕەویە کە ئێمە ئەڵێن نەرمڕەوی مەبەست ئەوە نییە ئیسلام جیهادی تیان نەبێ، ئەوە مەیدانی خۆی هەیە، باسی خۆی هەیە. ئەبێ کەسی ئیماندار کۆی ژیانی بریتی بێ لە نەرمی و هادیئی بۆ جوانکردنی پەیامەکەی. جارێکیان کۆڕێکم هەبوو لەگەڵ کەسێکی هاواریە، وتیان ماوەسا ئەگەر ئەم کەسە هاواریە ببێتە دراوسەی تۆ پێت خۆشە؟ تم نەوەڵە حەز ناکەم. بۆچی حەز ناکەی؟ ئەی ئێوە ناڵێن مەسەن ئێمە پێکەوە ئەژینە؟ تو وەڵڵی حەز ناکەم چکە ئەرکم قورسە بێ. ئەگەر موسڵمانە دراوسێن بێ، ئەگەر عاجز بین لە یەکتر لەوە چێت دوای مصالحە ئەکەین تەصالحە ئەکەین کێشەمان زۆر نابێ. بەس ئەم دراوسێن بێ ئیتر من گیرۆدە ئەبم، ئەبێ هەم ئیسلامی لا شیرین کەم، هەم مافی دراوسێتی بدەم. ئەرکەکەی زۆر قورسە، ناتوانم دراوسێتی ئەمە هەڵگرم، بۆیە حەز ناکەم دراوسێن بێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ دراوسەی یەهودیە یەکەم جار کە شتێکیان سەر ئەبڕی ئەیفەرموو ئەوە هەدەیتە لجارینە اليەهودی، ئایا بەشی دراوسەی یەهودیەکەتان دا و بە دیاری بۆتان نارد؟ وێ وشەی هەدیە بەکار ناچکە ئەو لە سەدەقە و خەیرانیە. ئەفەرمێ چی هەدیە بۆی بنێرە بۆ دراوسێ یەهودیەکە. بۆیە خۆشەویستانم ئەم نەرمی هادیە لەسەر خۆیە لە گەیاندنی پەیامی خوایە باشترین کارێکە کە ئەمڕۆ گەنجی موسڵمان جێبەجێیکە، باشترین کارێکە کە هاوڵەکەی بێنێتە ناو مزگەوتەوە، کەست لێ زیاد نەبێ، کەسێ پێ کەم نەبێ، لەعەلە کەسێک کە ئێهێنینە ناو مزگەوتەوە ئەبێتە سەلاح الدین و ئەم ئومەتە ڕزگارەکە. خوای گیان ئێمە لەم کۆتایی مانگی ڕەمەزانە دەستی زەلیلی بۆ تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی. خوای گیان ئێمە لە کۆتا نەفەسەکانی مانگی پڕ میهرەبانی و ڕەحمەتی تۆیان داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ئەکرەمە الئەکرەمین. یا ربی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بمان گێڕە لەو عەبدانەی کە لەم مانگی ڕەمەزانە تۆ لێیان ڕازی یا رب العالمین. خوای داوا لێ ئەکەین بمان گێڕە لەو عەبدانەی کە عتقیان ئەکەی لە ئاگر و ڕزگاریان ئەکەی لە ئاگر. یا ربی خوایە ڕۆژەکانمان لێ قبوڵ کە، تەراویحەکانمان لێ قبوڵ کە، ذیکر و ئەورادمان لێ قبوڵ کە، مەجلیسەکانی عیلم و زانستمان لێ قبوڵ کە. یا ربی خوایە داوا لێ ئەکەین بە گەورەی و کەڕەمی خۆت ئەوەی لەم مانگا بەرزمان کردەوە بۆ تۆ با کرچ و کاڵیشی تیابێ یا ئیلاهی لێمان قبوڵ کە. یا ربی خوایە خۆشەویستی ئەم دینت بخەرە ناو دڵ و دەروونمانەوە، بمان گێڕە لەو کەسانەی کە خزمەتێکی زۆر جوانی ئەم پەیامە و ئەم ڕێبازە شیرینەی تۆ ئەکەن یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین و لێت ئەپاڕێنەوە، لێت ئەلاڵێنەوە لە گوناهی دایک و باوکمان ببوورە.
خوایە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە، لە گوناهی خزم و کەسوکارمان ببورە، یا ربی خوایە لە گوناهی خێزان و هاوسەر و مناڵمان ببورە، یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە سیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەر کەس متابعەیەکی وتارەکانی ئێمەی کردووە، هەر کەس لەگەڵمانە دانیشتووە، یا ربی خوایە سەرفرەزی ئەم دنیا و دنیایان کە، یا ربی خوای گیان بیان کە لە خزمەتکاری ڕاستەقینەی ئەم پەیامەی خۆت یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت ئێمە گرفتمان زۆر زۆرە یا ئیلاهی لە جیهانە، یا ربی خوایە ئێمە گرفتمان زۆر زۆرە لە ژیانە، خوای ئێمە گرفتمان زۆر زۆرە لە ماڵەکانمانە، ئێمە گرفتمان زۆر زۆرە لە تاوانەکانمانە، یا ئیلاهی داوات لێ ئەکەین، یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت گرفتەکانمان بۆ چارەسەرکە. یا ربی خوای گیان موسڵمانانێکی زۆر داوایان لێکردون کە بلاڵێنەوە لە بەردەم تۆیە و ئامینی ئەم موسڵمان نەبکەوێتە کەڕەم و خوا گرفتەکانیان چارەسەرکە، خوایە تۆ خۆت ئاگاداریانی خوای گرفتیان چارەسەرکە. خوایە هەر کەسەمان بێ حاڵ و ماڵە ماڵداری کە، ئەومان بێ مناڵە مناڵی پێعەتاکە، ئەومان بە مناڵە مناڵی ساڵحکە، ئەومان قەرزارە قەرزی سەرشانی سووککە، خوایە ئەومان کەم ڕزقە ڕسی حەڵاڵی زیادکە، تو گەورەی خۆت بەرەکەتی خۆت بەسەرمانە ببارێنە، یا ربی خوایە ئاژا و مەشاکل لە ماڵەکانمانە مەهێڵە، یا ربی خوایە ئەم وڵاتی ئێمە پڕکە لە هەرزانی و فەڕەحی یا رب العالمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین سڵاومان بگەێنە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم، خوایە لەگەڵ ئەصحابە حەشرمان کە، یا ربی خوایە گیان لەژێر سێبەری ئاڵای ڕەسوڵ اللهە حەشرمان کە، بە خزمەتی گەورە پیاوانمان بگەێنە یا رب العالمین. یا ربی خوایە مەمان کەرە جێگای فیتنە یا رب العالمین، خوایە مەمان کەرە فیتنە بۆ ئەو کەسانێکەوە باوەڕدار نین یا رب العالمین. یا ربی خوایە ئیمانمان ساغ و سەلامەت کە، خوایە ئیمانمان ساغ و سەلامەت کە، لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ، خوایە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ. یا ربی خوایە گیان داوات لێ ئەکەین و لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، خوایە ئەم ساڵی کە ڕووی تێ ئەکەین پەروەردگارە ساڵێک بێ پڕ لە خێر و خۆشی یا رب العالمین. یا ربی خوایە بمانگێڕە لەو عەبدانەی شەوی قەدرێ بە قسمەت کردوون، یا ربی خوایە عمری تاعەتمان درێژکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین ئەم ساڵێک کە بەسەرمانە دێ ساڵێ بێ پڕ بێ لە هیدایەت و خواناسیمان، ساڵێک بێ پڕ بێ لە ئاوەدانی مزگەوتمان، خوایە گیان دڵمان پەیوەستی مزگەوتکە، خوایە دڵمان پەیوەستی مزگەوتکە. یا ربی خوایە نەخۆشی و بەڵا و مصیبەت لەسەر خەڵکی موسڵمان لابەرە یا رب العالمین. یا ربی خوایە هیدایەتی مرۆڤایەتی بدە لەسەر تاسەری زەویە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت هەر کەلیمەیە وتومانە قبوڵی کە یا رب العالمین. هەر موسڵمانێ یا ربی پەروەردگارە سوژدەیەکی بۆ تۆ بردووە، خۆی لە گوناهەکانیان ببورە، یا ربی خوایە ڕەحم بە گۆڕستانەکانمان بکە یا ئەکرەم الئەکرەمین. یا ربی خوایە گۆڕستانەکانی کوردستان لە هەر شوێنێک هەن، خوایە ڕەحمەت و بەزەی خۆت بەسەریانە ببارێنە، عەفوی خۆت بەسەریانە ببارێنە، لەم کۆتایی مانگی ڕەمەزانە یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەریانە ببارێنە. یا ربی خوایە ئەو مردوانەی کە بێکەسن و کەس نییە دوعایان بۆ بکە و ئێمە لەم منبەرەوە دوعایان بۆ ئەکەین، یا ربی خوایە لە گوناهی هەر هەمویان ببورە یا رب العالمین. یا ربی خوایە گیان ئەم دوعانەی بەرزمان کردەوە لێمان قبوڵ کە، یا ربی خوایە ئەم موسڵمانانەی مشارەکەیان لەگەڵا کردوین یا ئیلاهی داوات لێ ئەکەین لە هەر هەمویان خۆش ببە، یا ربی خوایە دەرگاکانی خەیرمان بەسەرا بکەرەوە یا رب العالمین. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خوي قول لقناه مني شو إيوجو بوري خوالي من قبول